من هنا من قلب الموصل الحرة المحررة 2 ساڵ بەسەر ڕاگەیاندنی سەرکەوتن بەسەر داعشدا لە عێراق تێدەپەڕێت. ئەو هەواڵەی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق لە دەی کانونی یەکەمی 2007دا لە مووسڵەوە ڕایگەیاند. ئێستا 2 ساڵ دوای ڕاگەیاندنی کۆتایی داعش، بەڵام جموجۆڵ و چالاکیەکانی ئەو گروپە لە ناوچەکانی ناوەڕاستی عێراق و ناوچە کێشە لە سەرەکان و دەشتاییەکانی نینەوە بەردەوامن. فەرماندەی ژووری ئۆپراسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کەرکووکی یەزی پێشمەرگە هۆکاری زیادبوون و جموجۆڵەکانی داعش لە ناوچە کێشە لە سەرەکان بۆ نەبوونی هەمانگی نێوان پێشمەرگە و سوپای عێراق و نەبوونی پێشمەرگە لەو ناوچانە دەگێڕێتەوە. وەزعانەی کەوا ڕوویدا لە دوای ئەعلانکردنی نەمانی شەڕی داعش کە لە ناوچە ناکۆکەکان بەداخۆ نابوایە بەم شێوە وایەکەوە هێزی پێشمەرگە لەو سنوورانە نەمایە. ئێمە ئەو کاتەش ڕەمانوە بوو کە هەماهەنگی بکرێت و ئەو ناوچانە ئێستش دەرەکەوێت لەبەر ئەوەی کەوا هەماهەنگی نییە لە نێوان هێزەکانی عێراق بەگشتی کەوەی کە منێڵم چکو هێزی پێشمەرگە بەدەرنیە لە هێزەکانی عێراق لە پێی دەستور ئێمە هێزێکین لە چوارچەوەی مەنزومەی دیفاعی عێراقیە ئەبێت لە هەموو شوێنەکانە هەماهەنگیمان هەبێت کە دوای ئەو هەماهەنگیان نەماوە ئێستش کە ساڵێک بەسەریا تێپەڕێ ئەوە ڕاگەیاندرا کەوا داعش لە ناوچوو. ئێمە لێرەوە پرسیارەکەین ئایا ئێستا لەو سنوورانەی کەوا جێی ناکۆکی پێڵەنتەنانە لە شوێنی تریش ئایا داعش لە ناوچووە؟ ئەوە داعش بە بەردەوامی چالاکی هەیە و ڕێخستنەوەی خۆیان هەیە ولا هەنێ شوێنە بۆ نمونە بارەگایان هەیە. ئێستا ناوچانی کە کەوتونەتە بینی هێزی پێشمەرگە و هێز عێراقیەکانەوە لە زۆر شوێنەوەی بینن بۆ نمونە لە قەرەچووق ئێستا باشکراوە مەقەڕاتیان هەیە و ئامادەبوونیان هەیە و لە منطقەی گەرمیان و ناوکۆکانی جەلەولا و سعدی ئەوانەوە بین لەم چەند ڕۆژانەی ڕابردوو چالاکی زۆر فراوانیان هەبووە. ئەمە بەداخەوە ینی ئەلانکردنی نەمانی داعش ئەوان ئەلانیەوە کرا کە داعش لەسەر ئەرز نەما و خاکی بەدەستەوە نەماوە بەڵام چالێکەکانی داعش بەردەوامە بەڕێی من ئەگەر بێت و داعش کۆتایی بەهاتایە پێویستی بۆ ناکرد کە هاوپەیمانەتی دژی داعش بەم شێوە بەردەوام بێت. خۆی ئەوە گەێنێت کام هاوپەیمانەتی دژی داعش بەردەوامە ینی داعش کۆتایی نەهاتووە. وللعالم أجمع انتهاء وفشل وانهيار لە 2 ساڵی ڕابردوودا سەرەڕای ڕاگەیاندنی سەرکەوتن بەسەر داعشدا ئەو گروپە چەکدارە بەردەوام هێرش دەکاتە سەر هێزە عێراقیەکان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش لە ماوەی مانگێکدا چەندین جار هێرش بۆ سەر ئاسایش و پێشمەرگە و هێزە عێراقیەکان ئەنجام داوە. بۆیە چاودێران پێیان وایە داعش وەکو گروپێکی چەکدار ئێستا بەهێزترە وەک لە قۆناغی پێش داگیرکردنی مووسڵ. ئێستا داعش لە هەمان ئەو ناوچانی کە بەر لە ئەوەی مووسڵ داگیر بکەن لە هەمان ئەو ناوچانە هەیە. واتە بەر لەوەی داعش بەکردەوەی شارەکانی عێراق داگیر بکە لەکوێ بوونیان هەبوو وەکو مەفارز وەکو چالاکی سەربازی وەکو مۆڵگەی بچووک و سەربازگەی بچووکی ڕاهێنان ئێستاش لە هەمان ئەو ناوچانە بوونیان هەیە. تەنانەت هەندێک ئامار پێمانەڵێت ژمارەیان لە پێش 2014 زیاترە لەو ناوچە دوورودەستانی کە پێشتر هەبوون پێشەوەی بێنە شارەکانەوە شارە گەورەکانی عێراق داگیر بکەن لەگەڵ کۆمەڵە شار و شارۆچکای کە نزگەی ڕوبەری لە ستاچلی عێراق بوو. ڕاگەیاندنەکەی شێندەی ڕاگەیاندنێکی سیاسی بوو سەرکەوتن بەسەر داعشایان ڕاگەیاندنێکی نیمچە سەربازی بوو ڕاگەیاندنێکی ینی لە حەقیقەتا بەو شێوەیە نییە چونکە ڕۆژانە بینین ئەو گروپە کردەوەی تیرۆریستی ئەنجامەدا و لە بین شارەکانە مەترسی دروست کردووە بۆ هێزە سەربازەکان و زۆر جار ئەوێت بۆ نمونە هەندێک کردەوەی لە ماوەی پێشوا لە کەرکووک ئەنجام درا کە گومانێکرد هەردەستی ئەوانی تیابێت بۆیە مەترسیەکان بە هەمان شێوە هەیە بەڵام بە قەباری ئەو کاتێک کە ڕوبەرێکی فراوانی عێراقان بەدەستەوە بوو کەمتر بەڵام هەمیشە مەترسی ئەوەی هەیە لە هەر لاوازێکی سوپای عێراقیان لە هەر ناکۆکێکە لە عێراق ڕووبدایان لە هەر شەڕێکی ناخۆی لە عێراق ڕووبدا دوور نییە ئەوی هێزە بە سوودبینین لە ئەزمموی پێشووی دەست بگرێتەوە بەسەر هەندێک ناوچەی عێراق. دوای کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش لەلایەن حکوومەتی عێراقەوە هێشتا دۆخی ئەو ناوچانە لەبار نییە بەهۆی خۆپیشاندانەکانیش لە پارێزگاکانی عێراق پێشبینی دەکرێت دۆخی ئەمنی خراپتر بێت لە ئەگەری فراوانتر بوونی ناڕەزایی و خۆپیشاندانەکانیش مەترسی دەکرێت داعش جارێکی دیکە خۆی ڕێک بخاتەوە و لە چەند ناوچەیەک بۆ دەستپێکردنەوەی چالاکیەکانی
بۆ شایی ئەمنی لە عێراق بقۆزێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.